لە پاش بژارەکردنی دۆناڵد ترامپ بۆ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دنیادا بە گرنگیەوە لە ئاکامەکانی ئەو هەڵبژاردنە دەڕوانن بە تایبەتی هەر گۆڕانکاریەک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕوودات لەو بارەیەوە ئامادەبووان دەیانویست ڕای پارێزگاری کەرکووک بزانن کە خۆشی ساڵانێکی زۆر لە ئەمریکا ژیاوە نەجمەدین کەریم لایوا بوو کە ترامپ لەسەر وەختی بانگەشەکانی هەڵبژاردن باسی لەوە کردووە پێویستە لەگەڵ ئەوانەدا باش بن کە شەڕی داعش دەکەن کوردیش لە عێراق و سووریا هێزە شەڕکەرە سەرەکیەکەی سەرزەمینە لە دژی داعش یعنی خەڵک پێشبینی ئەوەیە کرد کە هیلاری کلنتن ببێ بە سەرۆک بەڵام ئەوە دۆناڵد ترامپ بوو بە سەرۆکی ئەمریکا و لە 21 مانگی یەک دەست بەکارەبێت بە ڕسمی سوێنەخوا و دەست بەکارەبێت بە پێی قسەکانی لە کاتی هەڵبژاردنە بە تاکید گۆڕانکاریە بێت لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئایا ئەو گۆڕانکاریە گۆڕانکاریی ڕەگیە و تەواوە یان هەندێشتی سەرەوەی گۆڕانکاری تیاکرێ بەڵام گۆڕانکاریەکرێ لە شەڕ دژی داعش گۆڕانکاریەکرێ لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی تر مەسەلەن دۆناڵد ترامپ زۆر توندە لەسەر مۆزوعی ئێران و ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێرانە بۆ نمونە جابێت چاوەڕوان بین بزانین جاری وایە قسەی کاتی هەڵبژاردن و کاتی بەڕێوەبردن فەرقی هەیە لە ماوەی ڕابردوو لە کەرکووک داعش دوا هەوڵی خۆیدا شارەکە کۆنتڕۆڵ بکات بەڵام خەڵک و هێزە کوردیەکان ڕایان وەستاندن لەو دیبەیتەی پارێزگاری کەرکووک لە واشنگتن باسی لە جوامێری خەڵک کرد چۆن هاوکاری هێزە ئەمنیەکانیان کردووە لە هەندێک شاری دیکە خەڵک خۆی دوور دەخاتەوە کە شتێکی بەو شێوە ببینن لە وڵاتەکەی ئێمە خەڵک لە دەوروبەری کەرکووک لە گوندەکانەوە دەهاتنە کەرکووک تا پشتیوانی هێزە ئەمنیەکان بکەن کەەوە حاڵەتی نائاسایش بوو وە گوتم هەندێک شاری گەورە کە ساڵی 2014 کەوتە دەست داعش کە سەرباز و هێزی زۆریشی لێبوو لە چاو ئەوانەدا هێزی کەم لە کەرکووک بوو ئێستا هێزە عێراقیەکان لە هەوڵی ئازادکردنی شاری مووسڵدان دوای مووسڵ بارودۆخی سیاسی ئەو شارە چۆن دەبێت ئایا کۆپیکردنی ئیداری و سیاسی کەرکووک بۆ مووسڵ گونجاوە؟ کاتێ لە کەرکووک دەستم بەکارەکانم کرد هەر کەس کە خەڵکی شاری کەرکووکە بەبێ گوێدان بەوەی کە لە چه ئاینێکە و چه نەتەوەیەکە و مەسهەبەکەی چێ و لەکوێوە هاتووە هەمومان لە کەرکووکدا دەژین بە بڕوای من پارێزگاری مووسڵ کە دێتە سەردەسەڵات من نازام کێ دەبێت بەڵام بە بڕوای من پێویستە بە یەک چاوسەیری هەموو ناوچەکانی مووسڵ بکات بێ جیاوازی کاتی ئاوەدانی دەست پێ دەکرێت پێویستە هەموو لاکان وەک یەک ئاوەدان بێتەوە کارەبا و قوتابخانە و کەرتی تەندروستی لە هەموو شوێنەکان پێویستە و ئەبێ وەک یەک بێت جیاوازی ناوێت بێت لە نێوان خەڵکی شوێنەکان کاتێ هەستیان کرد تۆ دوای مافەکانی ئەوان دەکەوی دایان پارێزیت خەڵکیش لە دەوری تۆ کۆ دەبنەوە وەک ڕای زۆرێک لە چاودێرانی سیاسی تاوەکو قەزای حەویجە و ناحیەکانی ڕەشاد و ڕیاض و زاب لە ژێر دەستی داعشدا بێت ڕەنگە سەقامگیری ئاسایش لە شاری کەرکووک ئاسان نەبێت بە تایبەتی کەرکووک تەنها 40 کیلۆمەترێک لیانەوە دوورە نەجمەدین کەریم لە بەردەم ئامادەبوواندا حەویجەی بە پێگەی تیرۆر لە ناوچەکە ناوزەت کرد حەویجە هەموو کات مەڵبەندی سەرەکی تێوەر بووە لە ناوچەکەدا بۆ کەرکووکیش ئەگەر کەسێکی سەربازی لە عێراق کاری کردبێت ئەو باش دەزانێت زۆربەی بەرپرسەکانی بەعس لەوێ بوون گروپەکانی نەقشبەندی و ئەنساری سوننە و قاعیدە و ئەوانە هەمویان چوونە ژێر سایی داعشەوە هاتە داعشش نەمێنێت دەکەونە خۆ ئامادەکردنەوە و لە ژێر ناوی جیادا ئیش دەکەن لە پێش ساڵی 2014 ڕۆژی وا هەبوو لە یەک ڕۆژدا 2 بۆ 3 کاری خۆکوژی و تەقینەوەی ئۆتۆمبیل لە کەرکووک ڕووی دەدا بەڵام لە 2014ەوە یەک تەقینەوەش نەبووە جگە لەو هێرشەی کە ڕوویدا هەرچەندە پارێزگاری کەرکووک باسی لە پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکاتەکانی کەرکووک دەکرد بەڵام لە دوا راپۆرتی هیومن رایتس وۆچ باز لە پێشێرکاری ئیدارەی کەرکووک کراوە دەرهەق بە هەندێک ماڵی عەرەب The day after this last attack, I think there was some reaction by some people when
لە دوای ئەوە هێرش کرایە سەر کەرکووک لەو باوەڕەدام هەندێک پەرچەکردار هەبوو لەلایەن هەندێک خەڵکەوە دەرحەق بەو کەسانی ئەنجامیان داوە بەڵام ئەو خەڵکی هەموو لە کەرکووکدا دەژین خراونەتە ناو کەمپی ئاوارەکانەوە و ئەو خەڵکە لە کەرکووک دەرنەکراون ئێمە دژی هەر جۆرە پێشلکاریەکی دەرحەق بە هەر کەسێک بکرێت بەو مەرجێ ئەو خەڵکە بناسرێن و مەترسی نەبن بۆ سەر شارەکە بەڵام ڕێکخراوی ئەمنستی و هیومەن ڕایت واچ هەرگیز نەهاتن بۆ لای ئێمە و قسەمان لەگەڵا بکەن و پرسیار بکەن ئەوە چی ڕوویدا و بۆچی وە زۆرێک کۆڕ و کۆبوونەوە لە واشنگتن دەبەسرێت مژاری گەرمی ئەو کۆبوونە و لێکۆڵینەوانەش عێراق و ناوچەی خۆرڵاتی ناوەڕاستە بەڵام ئیدی کەس نازانێت گۆڕانکاریەکان بە چ شێوەیەک دەبێت یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن